سڵاتان لەبێت ئایزان و خۆشەویستان لاڵقێکی دیکەی سپێکاستی ئەم جارەمان تایبەت کردووە بە کەرتی پەروەردە لەگەڵ نزیک بوونەوە لەکردنەوەی دەرگای قوتابخانە دایکان و باوکان تووشی دڵاڕاوکێ بن کاخۆ ئەم ساڵیش بایکۆتە یا خۆت قوتابخانە دەکرێتەوە ماوەی 11 ساڵە کەرتی پەروەردە لە بەردەم قەیرانێکی گەورەدایە لە دواکەوتنی موچە و بایکۆتی مامۆستایان و تاونەکردنی پرۆگرامی خوێندن لەگەڵ کێشەی مامۆستای میلاک و مامۆستای وانەبێژ و مامۆستای گرێبەست و خانیشتنکردنی چەندان مامۆستا بە یەک بڕیار ماوەی چەند ساڵێکە کە قەیران بەرۆکی کەرتی پەروەردە بەرنادات بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری مامۆستا ئەدیب وهابمان کردووە مامۆستای خوا بەخێر بیت سەلامەت بی تەندروستیت باشی شکر یەخوا باش بی ئینشاءڵڵا مامۆستای گیان سەلامەت بی مامۆستا با سەرتا لەوە دەست پێ بکەین لەگەڵ ئەو هەموو قەیرانەی کە ئێستا باسم کرد پێ دوایە کەرتی پەروەردە چۆنی ئەسەنگێنی هەڵەسەنگێنیت خۆ کەرتی پەروەردە وەکو هەموو سێکتەرەکانی دیکەی هەرێمی کوردستان لە 32 ساڵی ڕابردووە 33 ساڵی ڕابردووە ببوورە زەبرێکی کوشتندەی بەرکەوتووە هەڵبەت وا هەستەکرێ پلانێکی دوورمەودا و درێژخایەن هەیە کە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ئەم کەرتە لە باتی ئەوەی بکرێتە کەناڵێک ڕێگایەک مەبەستێک بۆ پەروەردەکردنەوەی داهاتوو لەسەر سیستماتیک و سیاسەتێکی ڕۆشنی کوردیانە بووە بە هۆکارێک بۆ پاشخستن و دواخستنی کۆمەڵگا چونکە لێت تێک نەچێت لە ڕووی چینایەتیەوە قوتابی زۆرترین پێگەێنەری کۆمەڵگان هەموو چینەکانی کە بەراورد بە چینی قوتابی و مامۆستا لە ڕووی ژمارەوە کەمن ئەم سێکتەرە گرنگەی ژیانیش لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم تا ئاستێکی کوشندە تا ئاستێک کە لە لێواری مەرگ نزیکە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ئایا بە بەرنامە بێ ئایا بە ناڕاستەوخۆ بێ یا بەڕاستەوخۆ بێ دواکەوتووە دواخراوە بۆ ئەوە ئەڵێن بەداخەوە هەرێمی کوردستان هۆکارگەلێکی داوە بەدەستەوە کە ئێمە لە ئاست وڵاتانی دراوسێ و هەتا عێراقیش هەتا ئێرانیش هەتا تورکیاش کە ئەوانیش هیچیان کەمتر نەبوو لەو قەیرانانەی کە تووشی هەرێمی کوردستانە بێت تووشی ئەوانیش بووە بەڵام بە گرنگ سیرکردنی کەرتی پەروەردە لەلایەن ئەوانەوە بەراورد بە ئێمە ئەو زەبرە کوشندەی کە بەر ئێمە کەوتووە بەر ئەوان نەکەوتووە چکە پێگەێنەرەکانی پرۆسەی پەروەردە یەکەم بە پلەی یەک قوتابیە دووهەم مامۆستایە سێهەم دام و دەستگایە لە ڕووی بینە و گەدەستەوە چوارەم پرۆگرامە بەداخەوە هەر چوار پێگەێنەرەکەی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەک فرامۆشکراوە بە شێوەیەک پراوێزخراوە تۆ ناتوانانی بڵێ هۆکارێک لە هۆکارەکان بۆتە هۆی شکست پێهێنانی پرۆسەی پەروەردەیان ئەو هەموو قەیران و ئاستەنگانەی کە بۆ پەروەردە دروست بۆ بڵێ خەتای لایەنێکیانە کوردی ژەڵێ خەتا خڕە بەسەر کەسەوە ناوەسێ بەڵام بەشی شێر بەردەسەڵاتەکەوێ چکە پرۆسەی پەروەردە ئەگەر بێت و پێناسەیەکی ورد و تەندروست و سادە و ساکاری بۆ بکەیت بریتیە لە چارەسەرکردنی کێشەیەکی کۆمەڵایەتی کۆمەڵگا لە چوارچێوەی پلانێکی دوورمەودای پشبەست و بە یاسا و دەستور کە دەوڵەت پێی هەڵەسێ بەداخەوە تا ئێستا تا ئەم ساتەش کە من و تۆ قسەی تێداکەین بینەر و بیسەر شایەتی ئەو حاڵەتەن کە پرۆسەی پەروەردە گرنگ نەبووە بەلای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باشە مامۆستا لەگەڵ ئەو قەیرانانەی کە چەند ساڵی ڕابردووە هەیە چ کاریگەریەکی لەسەر نەوەی تازە هەیە بەداخەوە ئەگەر بێت و لە ڕۆی سۆسیۆلۆژیاوە واتە کۆمەڵگاناسی شیکارێکی سەرەتایی بکەین بۆ گرنگیدان بەنەوەی داهاتوو سۆسیۆلۆژیا پێمانەڵێ نەوەیەکی تەندروست بریتیە لە کەسێک کە ماوەی 25 ساڵ ڕوبعە قەڕنێک لە کەشوهەوایەکی تەندروست تا گەورە بوو بێ دوور لە تەنگەژەی سیاسی و ئابووری چکە چۆن مرۆڤ لەسەر دوو قاچ ئەوەستێ کۆمەڵگاش پێویستی بە ئارامی خۆراکی هەیە پێویستی بە ئارامی ئاسایشیش هەیە گیانیش هەیە ئێمە لە 23 ساڵی ڕابردووە ئەگەر بێت و
تانوپۆیەکی ئەو ماوە زەمەنیە بکەین باشە تێبینی ئەوەکەی نەوەکانی ئێمە بە بارودۆخێکی تەندروستە بارودۆخێکی ئاساییە تێنەپەڕیون لێ تێک نەچێ ئێمە ڕاپەڕینمان بینیوە دوای شەڕی ناوخۆ ڕاستە دوایی ئابلوقی ئابووری دوایی لێدانی عێراق دوایی بەرتەوازەبوونی ئەم هێزانە دوایی وەرەوە بۆ پرۆسی ئابووری سربەخۆ لە 2014 کە زەبرێکی کوشندە بوو بەرجەستەی هەرێمی کوردستان کەوت واتە ئێمە نەوەیەکی تەندروستمان نییە لە ڕووی عەقلی و لە ڕووی دەرونیشەوە ئەمەش کاریگەریەکی نەرێنی کردوتە سەر تاک ئێمە گرنگیمان بە تاک نەیەوە چونکە دوجار تاکە وەکو دڵۆپە ئاوێ کۆمەڵگا پێگەێنێ بەداخەوە ئێستا نەوەیە گەورە بوون لە ڕووی عەقلێت و ئەخلاقەوە لە ڕووی تێگەیشتن بۆ خۆی بۆ خودی خۆی و بۆ چواردەوریش نەوەیەکی تەندروست نییە وشیار نییە تێگەیشتوو نییە نەوەیەکی دابڕاوە لە واقع لێ تێک نەچێ کاتێک مناڵێک ئالوودە ئەبێ بە تەکنەلۆجیا و بەکارهێنانی سۆشیال میدیا و کاتێکی زۆر لەمڕۆ بەسەر ئەبا سێ خاڵی نەرێنی لە عەقلێت و لە ئەخلاق و لە بیرکردنەوە و لە ڕەفتار و لە کرداریا دروست ئەبێ بەبێ ئەوەی خۆی هەست بە خۆی بکە بەبێ ئەوەی دایک و باوکیش ئەو هۆشیارەی هەبێ بەم مناڵە بڵێ فەیە مەکە دوورکە وەرەوەری یەکەمیان دروستکردنی جیهانێک پڕ لە وەهم واتە ئەو مناڵە بەرکەوتەی لەگەڵ سۆشیال میدیا بەرکەوتەیەکی خەیاڵیە ئەکتەرەکان کە یان دوێنێ خەیاڵین ئەو قسانەی کە بۆی ئەکرێ قسەی خەیاڵین واقعینین یەکلایەنەیە خاڵی دووە باشە لە ڕووی بەستنی پەیوەندیەکی تەندروست بە ئەندامانی خێزان و چواردەوری خێزانەوە بەڕاستی لێ تێک نەچێ ئێمە کات 24 ساعتمانەیە لە ڕۆژەکە 24ەکەی دابشکە بۆ سێ هەشتەکە هەشتی بۆ خەو هەشتی بۆ پەیوەندی بەستن لەگەڵ خێزان و هەستان و دانیشتن و هەشتی کەشی تۆ ئەبێ بەلایانی کەمەوە چەند سەعاتێک دانی بۆ مناڵ ئایا بۆ یاریکردن بێ بازارکردن بێ خۆشۆردن بێ چاودێریکردن بێ ئەمە نییە بوونی نییە ڕاستە سۆشیال میدیا بووە بە دایک و باوکێکی پشپەردەی مناڵ بەداخەوە بەهۆی بوونی ئەو فەراغە ئەو مەودا گەورەیەکی لە بێ نێوان دایک و باوک و بەشکردنی کاتایە مناڵ کەوتوتە ئەم جێژاوەوە چکە مناڵ لێ تێک نەچێ خۆی بە خۆی کەسێکی بزێوە پرسیارەکە حەزەکە وەڵامی بدرێتەوە حەزەکە بەرکەوتنی لەگەڵ شتەکان هەبێ دایک و باوکی ئێستاش بەداخەوە بەڕاستە و خۆ بێبار بە ناڕاستە و خۆ زۆر وشیار نییە بەوەی کە چۆن لەگەڵ مناڵەکەیە بدوێت لەگەڵ مناڵەکەیە پەیوەندێکی تەندروست بەستێ لەگەڵ مناڵەکەیە نەفەس درێژ بێت تەحملی گریانی کات تەحملی نەخۆشی بکات تەحملی هار و هاجی بکات ئەو ڕێگا دوور و درێژە ئەکا بە هەم ناوێکی کورت و ئاسان پێی وایە ئەمە ئاسانە پێی وایە ئەمە باشە فەرموو مۆبایلەکە ڕاستە بۆ بە بەدەلی دایک و باوک خاڵی سێەم دروست نەبوونی ئاخاوتنێکی باش لە ناو کۆمەڵگا چکە تۆ سۆشیال میدیا بدێونەتەوێ لە دنیای پۆست مۆدێرنا کاری بازرگانی و بزنس کۆکردنەوەی زۆرترین لایک و کۆمنت و داهات لە پشتیەوەیەتی ڕاستە چکە ئەمە دوجار بە قازانج ئەگەڕێتەوە بۆ کەسێکی کار وە نەبوونی دەستگایەکی هەستیار و خاوەن ڕوئایەکی دووربین وەکو چاودێرێک بەسەر ئەم دۆخەوە کە وەزارەتی ڕۆشنبیریە وەزارەتی پلاندانانە ئەم فەراغە دروست بووە چکە هەنێک کارکتەر کە دروست دەکرێت لە سۆشیال میدیا ئەم کارکتەرانە دوو ئامانجان هەیە ناساندنێکی خێرا گەشتن بە بەرامێکی تایبەت ئیتر گرنگی نادەن بەوەی کە تۆ چلیەکەوتەیەک هەیە لەو قسەی کە ئەیکەی بەرامبەر بە مناڵێک چگاریگەریەکی نەرێنی پیشان ئەدەی بەجێ دێڕی لەسەر مناڵێکە گوێی لەم قسەیە بۆیە ئەم نەوەی ئێستا بەڕاستی نەوەیەکی ئەتوانم بڵێم بوونە لە تاریکی ئاژی لە بازنەیەکی داخراوە ئاژی کەسێکی تەندروست نییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی تەندروست نییە لە ڕووی عەقلیەوە
کەسێکی تەندروست نییە حتا لە ناو خێزانی شار لێت تێک نەچێت کۆمەلگای کوردی بە درێژایی هەزاران ساڵ شانازی بە دوو شتەوە کردووە ئێستا خەریکە و شتەش نابێنێت یەکەم ئاینێک بە هەموو ئەو تێبینیانی کە لەسەر کاراکتەری ئاین و ئاینیشەیە بوونی باشتر بوو لە نەبوونی دووهەم دابوونەریت ڕاستە شکاندن و بێبەهاییکردنی دابوونەریت دەستکاریکردنی ئەو بەهایانەیە کە کۆمەلگا بە یەکەوە ئەبەستێتەوە پێ دووە دابوونەریتیان شکاندووە زۆریش بە زمانێکی ئاسایی و سادە و ساکار من پێت بڵێم بە زمانێکە بیادەبی نەبێت لە ڕووی جەناب و بینەر و بیسەری ئەم بابەتە کاتێک تۆ دێی نازناوێکی ناشرین ئەدەیتە پاڵ مامەحاجیە کە زامانە بەسرە پێی ئەڵێ ئێڵجی پێی ئەڵەی دواکەوتبوو پێی ئەڵەی عشایر ئەمە تۆ لە ڕەمزێک ئەدەی لە ڕەمزەکانی کۆمەلگا چکە هیچ نەبێت ئەو ڕەمزە بایی ئەوەی پێیە کە ئێمە بیکەین بە نوێنەر و نمایندە و ڕێوشوێنکاری خۆمان کە لە داهاتووە بزانین ئەوان چیان کرد و ئێمەش بکەین چکە وێ ڕایبوونی تێبینی لە سەردابوونەریت بەڵام کورد تاکەنەتەوەی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستان مێژووی دابوونەریتی ئێمە لە مێژووی هەموو ئاینەکان کۆمترە چکە کۆمەلگای ئێمە ئەگەر بڕۆیتەوە بۆ ئورفا پێ ئەگەی کۆمەلگایەکی خواناس بووە بەس من ناڵێم خواناس ئەم خودایی کە ئێستاێری بەڵام پەرزگای هەبووە ئەخلاقیات و پرەنسیپی هەبووە ڕێسا و یاسا و دەستوری داناوە بۆ لایەنی کۆمەڵایەتی بۆ لایەنی بازرگانی کورد یەکێکە لەو نەتەوانەی کە بە درێژایی مێژوو لەگەڵ ئەخلاقاشیاوە ڕاستە بەداخەوە ئەم سی ساڵی لێ دەرچێت کورد میلەتێکی زیندوی خاوەن دابوونەریتێکی ڕەسەنی مرۆڤ دۆستی بووە بەڵام ئەم سی ساڵی لێ دەرکە ئەوە پێشی توانم بڵێم کورد تاجی کورد خێزانی کورد بەدەر لە کاری سیاسی و بەدەر لە دەوڵەتداری توانیوێتی لەسەر پێ خۆی بۆستەیە توانیوێتی ژیانێکی ئاسایی بژی توانیوێتی مامەڵەیەکی مرۆڤ دۆستی بکات بەداخەوە ئەگەرم سی ساڵی لێ دەرکەی باشە مامۆستا سیستەمی خوێندن کە ماوەیەک سویدی بوو دوایی بوو بە بەڕێکتانی ئێستا بە تەمان بیکەن بە سیستەمی دیجیتال چ کاریگەریەکی لەسەر پەروەردە هەیە لە هەرێمی کوردستان کەونە زوو ئەم سیستەمانە ئەگۆڕدن بڵێ ئێمە ئێستا لە ئەوروپا هەڵبەت بە یاسا ئەو بابەتە ڕێکخراوە پێی ئەوترێ مەرجی دۆستانە کەسێک چۆتە تەمەنەوە جەستەی لە ڕووی تەندروستیەوە بە کەڵکی ئەوە نادێ ژیانێکی ئاسایی بژی یاخود تووشی ڕووداوێکی هاتوو چۆبووە هەڵەسێ بە بەخشینی جەستەی خۆی لەسەر داوای خۆی هەڵێ کاکە من ئارەزومەندم کە کۆتایی بە ژیانە بێنم ئەمە واتە کەمکردنەوەی ئازار مرجێکی مرۆڤ دۆستی کۆتایی بە ژیانی ئەمێنە هێنانی ئەم هەموو سیستەمە لە دەرەوە و متوربەکردنی لە جەستەی کووردا بەڕاستی خێراکردنی مەرجی تاجی کووردە خێراکردنی مەرجی پرۆسەی پەروەردەیە لێ تێک نەچێ کاتێک کە تۆ باسی سیستەمی سویدیەکەی کاکە من نابم بە سویدی من هاوڵاتێکی کوردیم من بە کوردی قسەکەم دابوونەریتی من لەگەڵ دابوونەریتی ئەوە جیایە سیستەمی دەوڵەتداری ئەو لەگەڵ منا جیایە سیستەمی بیرکردنەوەی من لەگەڵ ئەوە جیاوازە ئەمە خێراکردنی مەرجی پرۆسەی پەروەردەیە بەڕاستی من وەکو مامۆستایەکی خاوەن ئەزمموی 27 ساڵی ڕابردوو کە لە بواری پەروەردا کارەکەم ئەمە لێکەوتەیەکی زۆر خراپی هەیە بە زمانێکی زانستیش ئەگەر بیڵم خەڵک بە ئاسانی لێم تێ بکە ئێمە وەکو کەروێشکی تاقیگەمان لێ هاتووە بەداخەوە چکە خۆمان خاوەن ڕوئایەکی ڕەسەن نین خۆمان خاوەن فەلسفەیەکی پەروەردەیی نین پێمان وایە ئەگەر بێت و سیستەمی سنگافوری بێنین پێمان وایە سیستەمی سویدی بێنین پێمان وایە سیستەمی یابانی بێنین پێمان وایە سیستەمی دیجیتاڵی بێنین ئەمە وەکو هەنگاوێکی فریاد ڕەز وایە بۆ ئەو شکستە گەورەی کە 33 ساڵە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەسەر کەرتی پەروەردەیان هێناوە بەداخەوە خۆ شتێکی باش نییە من لە تۆ لە بینەر و لە بیسەرە پرسم
بە زمانێکی ئاسان. ئەمین باڵدار مامۆسا ئەمین باڵدار باش خاوەنی کتێبی ئەلفوبێ کە سێ جیری لەسەر پەروەردە بووە. یەتە پرسم سویدی بوو لە دانیمار خوێن بووی سیستەمی دیجیتاڵی تێپەڕاند بوو. ئێمە ئەگەر بتەوێ پرۆسی پەروەردە بخەیتەوە سەر پێی خۆی پێویستمان بەسێ هەنگاوی زۆر سادە هەیە. ئاسانیشە بەس دەرەنجامێکی گەورەیە بێ. یەکەم بڕینی دەستی حیزب لە ناو ناوەندەکانی خوێندن، دووهەم بە خۆماڵیکردن، سێهەم دانانی فەلسەفەی پەروەردە لە ژێر ڕۆشنایی دەستورێکی گشتگیری مرۆڤ دەستانە کە پێویستە لە ئێستایا پێش هەموو شتە بیری لێ بکرێتەوە. ئێمە سیستەمی سویدیان هێنا کە تۆ سیستەمی سویدی دێناوە مامۆستا ئامادە نییە بۆ ئەو سیستەمە. زەمینەکەی ئێمە زەمینەیەک نییە وەکو سوید بێ. تۆ کارەبات نەبوو تا ماوەی پێش ئێستا کارەبات نەبووە. تۆ ماوەی 9 ساڵە داهاتی قوتابخانەکان بە ناوی کۆکردنەوەی داهات و دووبارە دابشکردنەوەی بڕیتە. تۆ خولی درێژخایەنت بۆ مامۆستان نەکردوتەوە. چکە ئەو ماوەی کە مامۆستا لە خوێندندا ئەبڕێ ئەو هاوینە ئەو ماوەی سێ مانگی هاوینە ئەوە خولی ئەبدەیتکردنەوەی زانیاری و لایەنی ڕۆشنبیری مامۆستایە کە ئێمەوە ئەوە چەند ساڵە نەمان بۆ نیشمانە خاڵێکی کە ئەم سیستەمانە کە دەیەنرێت بەدەست ئەم قەس دەیەنرێت چکە هەر خۆی بۆ خۆی کورد قسەیەکی جوانیە ئەڵێ بەردی زڵ هەڵگرتن نیشانی نەهاویشتنیەتی تو ئەم بازە گەورە بۆی ئێگەر نەگەشتیتە ئەو بەر دڵنیای کەمل دەشیە. ئێمە هەر لە سیستەمی سویدیان ملماشکە نەگەشتینە ئەو بەر ڕاستی ئەگەر بایکۆتیش نەبووایە ئەوە هۆکارێک نەبوو بۆ ئەوی مناڵ بە شێوەیەکی تەندروست هەم فێر بکرێ هەم فێر بن هەم پەروەردەش کرێ. باش ئەم سیستەمانەی کە دێن لێکێک لەلایەنە خراپەکانی ئەوەیە ئەیانەوێ یاسا جێگەی بەها بگرێتەوە لە وڵاتانی دیکەی سەردەمی ئێستامانە یاسا بەرقەرارە ئەو عیلاقەی ئەخلاقیاتی نییە. تۆ یاساشکێنیت کردووە بەزەوە بۆ کۆمەلگای ئێمە نابێ. کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە کە خاوەن بەهایە خاوەن ئەخلاقە. باش یعنی من ڕەچاوی لایەنی کۆمەڵایەتی تۆکەم تۆ چیت کچی چیت کوڕی چیت باوکت کێیە دایکت کێیە چونکە هەر خۆی بۆ خۆی بوونی مزگەوتەکان کە ڕۆژانی جومعە خەڵک سەردانیانەکە لە پاڵ خواپەرستیە پرۆسەی پەروەردەشی تێدا ئەنجام بدرێت. دوو هەر لە پاک و خاوێنیەوە بیگرە بۆ دەستپاکی بۆ ئەمانەت پارێزی بۆ پاکردنەوەی دڵ لە خەوش و خاڵ وەنیە تۆ لەوێ وانەیەکی ئەخلاقی پێوترێ کە بەداخەوە ئەوایە لە قوتابخانەکانە تەواوکەری ئەمە هەبوایە بەس تەواوکەری ئەمە نییە. چکە لەم سیستەمانە وانەیەک ناخوێنرێ بە ناوی ئەخلاقەوە چکە مامۆستا پەیوەستە بەوەی کە پرۆگرام تەواوکە. پرۆگرامێکیش کە ئەتوانم بڵێم تا لە 150 بەرەو سەریش ئەو پرۆگرامانەی کە دانراوە لەگەڵ ئەو ژینگەی کە مناڵەکەی تا یەک ناگرێتەوە. من لێسا لە دیدنخان و بینەرانی شەپرسم باش با بچین پرۆگرامی کتێبی زانستی هەمووان لە پۆلیسی بنەڕەتی بێن باشە باسی خانەی تایە مناڵ چۆن بڕابکە بەوەی کە یۆگلینا ئەمیبا بەکتریا خانەیەکی سربەخۆی و زیندوشە بە چاویش نبینێ بە وربینی ئاسایش نبینێ بەڵام هێلکەش تاقخانەیەەکە ئەی تۆ نابێت تاقیگەتە بێ ئەمە پیشانی مناڵبی باسی تاوێرەکانی زەویتیایە لە زانستی پۆلی پێنج ڕاستە ئێ مناڵەڵێ مامۆسا بەردە تۆ لە کتێبا بۆی باسەکەی ئەمە دۆگماکردنی عقلی مناڵە ئەمە پەخستنی گیانی داهێنانە چونکە لێ تێک نەچێت پرۆسی پەروەردە و فێرکردن بە دوو ئاراستە ئاڕەوە باش ئاراستەیەکیان تیۆریە و ئاراستێکیشیان پراکتیکیە. ئاراستە پراکتیکیەکە حتا لە زانکۆکانی شایستا پێکی کەوتووە. بەداخەوە من بەش بە حاڵی خۆم بۆ ئەزمونەی کە ئەمە کە 27 ساڵە لە پرۆسی پەروەردەم هێنانی ئەم هەموو ئەزمونەی وڵاتانی دیکە جگە لە کوشتنی ڕۆحی پەروەردەی لە تاکی کوردیە
بێبەهاکردنی ئەو بەها جوانانی کە ئێمە هەمانە سفرکردنەوەی خەڵکی عاقڵ و زانا و تێگەیشتووی خۆماڵیە هیچیکە نییە بۆ ئێمە چەند ئەمین باڵدارمان هەیە بەس ئێستا پەرایۆز خراوە بەداخەوە بەداخەوە باشە مامۆستا پێدوانی ئەم سیستەمەی دیجیتاڵە کە بەتەمان بۆ ئەم ساڵ بەکاری بێنن لە خوێندگاکانە سەرکەوتوو بێت جیلێکی پڕزانیاری دروست بکات بە هیچ شێوەیە پێت باش نییە؟ هۆکارەکەی چیە؟ ئەوکارەکەی خۆی مامۆستا زۆر شارەزایی لە سۆشیال میدیا نییە خۆی مامۆستا لەگەڵ دیجیتاڵە کەینوبینێکی نییە خۆی مامۆستا لە کۆمپیوتەر نازانێت نمونەیەکی بچووکت بۆ باسکە باش ئێستا زانیاری دەستکردمان وە زانیاری زیرەکمان زیرەکە دەست کرد تۆ ئەم زانیاری دەستکردە ئەگەر مامۆستایەکی کارامە و لێوەشاوەمان هەبێ ئامادەکاری بۆ کرابێ خولێکی بینی بێ خولێکی بەلایانی کەمەوە سێمانی من دڵنیام هەموو مناڵەکان لە پۆلەکەیە سەر و تابلێت و ئایپادێکیان بەرێ بەس مامۆساکەت ڕاهێ نابێت باشە ئاگادارت کرد بێت وە پێت بڵێت ئەمی کە بەدەستمانەوەی ئەم دیجیتاڵیە لایانی ئەرێنی هوی و لایانی نێرێنیشی هەیە من دڵنیە مامۆسای هەرێمی کوردستان لە زاخۆ بۆ تەوێڵە تا هەڵەبجەش تا کەرکووکیش ئەگەر خولێکی پێشوەختە هەبێت بەلایانی کەمەوە 3 مانگ لەسەر ئەمە ئەزمموی کرد بێت کاتێک ئەچێتە پۆلەکەیەوە بای ئەوە ئەتوانێت مناڵەکان ڕابێنێت کە چۆن ئەم شتە بە ئەرێنی بەکاری بێنن بەتاخەوە تۆ یعنی لەم ساڵانەی ڕابردووە ئێمە لە سیستەمەکانی لە ناو پرۆسەی پەروەدا ئێمە شتێکمانێ پێوەدرێت سیستەمی ئی پەروەدا هەر دیجیتاڵیە قوتابخانەکان بە بەرەوبەرایەتەکانی پەروەردە و بەرایەتەکانیش بە وەزارەتەوە ئەبەستێت بە کاتێکی زۆر کەم و خێرا و ئاسان یەکێک لە کێشەکان ئەوە بوو خۆی مامۆسا لە کۆمپیوتەری نەزانی ئیدارەکان لە کۆمپیوتەریان نەزانی سەرباری ئەوەش هاتن ساڵی 2023 بۆ 23 من خۆم کە بەکارهێنەرێکی ئەو سیستمە بووم سیستمی ئیوانەیان داهێنا بڕاتە بێ سیستمی ئیوانە شتێکی زۆر باش بوو کە مامۆستا ئەیتوانی ناڕاستە و خۆ بچێتە ناو تاک بە تاجی خێزانەکان بەرکەوتنێکی ناڕاستە و خۆی زیینووی هەبێ لەگەڵ تاک بە تاجی خێزانەکان بەس چونکە مامۆساکە نێزانی بەکاری بێنێ چکە ئەو بەشی کتێبخانی تایە ئەرکی ماڵەوەی تایە چالەکیەکانی ئەمڕۆی تایە خشتەی وانەی هەفتەی تایە ئێمە مۆسایش کەین و بینێکی لەگەڵ ئەم بابەتە نەبوو هیچ ئێمە سیستەمی دیجیتاڵی تۆ چیلیەکەی وەرە تێمگەیەن ئەمە لەگەڵ ڕێزما بۆ بینەر و بیسەریش لەگەڵ ڕێزما بۆ دیدەنخان هاوشێوەی مناڵێکی لە بارچووە کە لەسکی دایکیان ماوەتەوە هیچ مانایەکی بۆ ژیان نییە هیچ تۆ پێش وەختە ئەگەر زەمینەت بۆ ساز نەکرد بێ نەخوێندنی دیجیتاڵی کاکە سیستەمی یابانیش بێنە کاکە سیستەمی ڕۆسیش بێنە کاکە سیستەمی بریتانیش بێنە ئەمریکیش بێنە دەرەنجامێکی ئەوتوی نابێت کە بڵێ هۆکارێک ئەبێ بۆ سەر پێخستنەوەی پرۆسەی پەروەردە و پێکردن لە هەرێمی کوردستانە باش مامۆستا پێت وایە کە سیستەمی پەروەردە هیچ خاڵێکی باشی تیان نییە لە ئێستاە هەموو باشیەکەی ئەوەیە مامۆستا لە ئەو پەڕی دڵسۆزیایە مامۆستا لە ئەو پەڕی پەرۆشیایە مامۆستا بە گیرفانی خاڵی و بەتاڵ مامۆستا بە دەروونێکی شێوا و ماندوو هەر لەگەڵ ئەوایە پرۆسەی پەروەردە دەست پێ بکاتەوە مناڵ و تاکی کورد لە خوێندون و خوێنەواریدا نەبڕێن چونکە لێت تێک نەچێت مینبەرێک لە مینبەرەکانی ئاڕاستەکردنی کۆمەلگا بریتێ لە قوتابخانە من بە ئەمانەتەوە پێدەڵێ مامۆستایان لە ئەو پەڕی باشیان بۆ ئەو پەڕی خراپیان من ناڵێم لە کەرتی پەروەردەشا خراپی خراپیشەیە بەس من دڵنیا دەکەمەوە باشەکەی زۆرترە تا خراپەکە ئەگەر لێ بگەڕێن بەو ڕوبع مەعاشەش بێت دەرگای بخوێندن بەڕووی مناڵا بکرێتەوە سیاسی و سیاسیەکان لە مەکتەب بگەڕێن مامۆستا بەسەر ڕایبوونی هەموو تێبینیەکان ئەوەنە دڵسۆزە ئەوەنە بە ئەمەکە هیچ بە مناڵەکان دەڵێ فێری 4 وشەی جوانیانەکە فێری پاک و خاوێنیانەکە فێری ڕازگۆیانەکە فێری پەیوەستبوون بە خێزان و دایک و باوکیانەکە فێری هیچیشیان نەکە خۆ لە سۆشیال میدیایان دوورە خاتەوە ڕاستە فێری هیچیشیان نەکە فێری بەستنی پەیوەندیەکی تەندروست لە بینی خۆی و چاودێورەکەی ئاکە کە بەداخەوە ڕوونی ئێستا ئایا پرۆسەی پەروەردە دەست پێکات و یا دەست پێ ناکات
باشە مامۆستا کێ ڕۆڵی هەیە لە گۆڕین و دەستکاریکردنی سیستەمی خوێندن؟ ئێمە دوو شتمانەیە پێوترێت دەوڵەت، شتێکیشمانەیە پێوترێ حکوومەت. باش دەوڵەت ئەوەیە کایەکی چەسپا و نەگۆڕە. باشە ئەم چەسپا و نەگۆڕە چه ئیدارەیەدا؟ حکوومەت. ئەوەی کە پێی ئەڵەستێت بە ئیدارەدان و بە داڕێژەری پلان و بەڕێکردنی کاری ژیانی ڕۆژانەی خەڵک بریتێ لە دەسەڵات و حکوومەت. یەکەم کەس کە لی بەرپرسیارە دەسەڵات لەم دۆخە بەرپرسیارە. وەکوتم خۆ خەتاش خڕە بەسەر کەسەوە ناوەسێ، بەس ئەو بار و دۆخە پشکی شێر بەر دەسەڵاتدارانەکەوێت. چکە ئەوان سیاسەت داڕێژن، ئەوان پلان داڕێژن، ئەوانن لە وەزارەتەکانان، ئەوانن لە داهات و مقدراتی ئەم وڵاتیان بەدەسەوەیە. ئەو مامۆستا نییە، مامۆستا کاراکتەرێکە، پێکهێنەرێکی بەشێکە لە پرۆسەی پەروەردە. ئەگەر سیاسیەکان ئێستش بیانەوێ باش بەم هەموو دۆخە نالەبارەشەوە ئێستش بیانەوێ، من دڵنیا دەکەم لە 5 ساڵی داهاتووە ئەگەر بێت و پرۆسەی پەروەردە بەڕەچاوکردنی باشکردنی دۆخی ژیانی مامۆستایان 5 ساڵ بۆ 10 ساڵ ئەتوانین ڕژانەوەیکی نەوعی لە کارتی پەروەردا بکەین. چکە یەکێک لەو شتانەی پرۆسی پەروەردە وەکو نەخۆشی درێژخایەن وایە. ئەو کەسێک کە زەختی هەیە شەکرەی هەیە بۆ ماوەیەکی دوور و درێژە بێ چارەسەر بەکاربێت. چاکسازیش لە پرۆسەی پەروەردە ئەم ڕۆسبەی ناکرێت. هەر کەسێوتیەوە من سیستەمێکم هێناوە، ئەم سیستەمە باشە، ئەمە هۆکارێکە بۆ ئەوی بەرەو پێش بچین، ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی لەم قەیرانە نەجاتمان بێ، ڕاست لەگەڵ ناکە ئەگەر منیش بم. چکە پرۆسی پەروەردە وەکوتم وەکو نەخۆشی درێژخایەن وایە، مەودایەکی زۆرمانەوێ لە 5 ساڵ کەمتر و لە 10 ساڵ زیاتریش نا. چکە 5 ساڵ دەوێت تا تۆ دەرەنجامی یان سەرتوێژی ئەو چاکسازی و ئەو بەرنامەی کە تۆ دەست داوەتێت لە 5 ساڵاتوانی سەرتوێژەکەی بگری، لە 10 ساڵاتوانی بەرهەمەکەی بە چاوی خۆت بگری. باشە مامۆستا، خراپی سیستەمی پەروەردە یان ئەو هەموو قەیرانەی کە بەرۆکی پەروەردەی گرتووە و ڕۆژ بە ڕۆژ قوتابخانە ئەهلیەکان زیادەکە، ئەمە وای نەکردووە کە کەمتر گرنگی بدرێت بە قوتابخانە حکومیەکان؟ ئەوەی ڕوون و ئاشکرایە لای جەناب دولای بینەر و بیستەریش هەر دراوێک دراو هەر پارەیەک سفری زۆر چووە سەر ئەو بێقیمەتە بێت. کەرتی پەروەردەش بەڕاستی لێت نەشارمەوە بە ناوی سیستەمێکە بوو بریتیش کانسڵ. باشە لە ئەم سیستەمی بریتیش کانسڵ هەڵوەشانەوەی هاوهێزی و هاوسۆزی و هاوبەرنامەیی بوو لە ناو کەرتی پەروەردە. چکە لێت تێک نەچێت کەناڵێک لە کاناڵەکانی بەستنەوەی کۆمەڵگا بەیەکەوە کەمکردنەوەی ئەو مەودا دوورەی لە بینی شار و لادێ لە بینی ناوچە جیاوازەکانە هەیە، پرۆسی پەروەردەیە. مناڵێک لە چوارتا ئەبێ هەمان بابەت خوێنێ کە مناڵێک لە گەڕەکی عەلیناجێی خوێنێ. بەستنەوەی شار و شارە، تێکەڵکردنی کەڵچەرە، بەستنەوەی کۆمەڵگایە لە ڕووی وشیاری و لە ڕووی زانیاریەوە. بەداخەوە لەم چەند ساڵی دواییە کەرتی پەروەردە ئەمەنە ورد کراوەتەوە، ئەوەنە ورد کراوەتەوە، ئەوەنە ورد کراوەتەوە، ئامانجەکەی خۆی لەدەستداوە. خوێندنگایەک بە ناوی کەرتی تایبەتەوە ئەکرێتەوە. ڕاست. ئەمە بە جۆرێک مناڵەکە پەروەردەکە مەودای نێوان ئەرز و ئاسمان جیاوازە لەو سیاسەتەی کە لە ناو خوێندنگایەکی حکومیە هەیە. یعنی مناڵێک لە خوێندنگەیەکی ئەهلی بە جۆرێک پەروەردەکرێت، بە جۆرێک فێری لێدوان ئەکرێت، بە جۆرێک ئاراستە ئەکرێت، زۆر 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 جیاواز و دژبەرە بەوەی کە لە ناو خوێندنگا حکومیەکانە ئەکرێت. لە ڕووی بابەتەوەڵی، لە ڕووی جلوبەرگەوەڵی، لە ڕووی پرۆگرامەوەڵێ، لە ڕووی دیدەنی و سەردانی زانستیەوەڵی، لە ڕووی خواردنەوە هەتا خواردن. ئەبێت چگاریگەریەکی نەرێنی لە دەرونی مناڵێکا بەجێ بێڵی کاتێک لەگەڵ مناڵەکانی هاوڕێیە یاری ئەکا لە کۆڵان ئەوەڵێ ئێمە ئەمڕۆ لە مەکتەب مریشک و برنجمان خوارد. ئێ مناڵە داماوەی کە لە ناو خوێندنێکی ئالیایە لە فێکی فەلافلی بە 1000 شەڕەشەک دەستکەوتووە. مامۆساژ لە نیوەی دەرسەکە نەیهێشتووە تا چێژی لێ بینێەوە توێتی دایبە. دوو ئەوڵێ ئێمە ڕۆشتین بۆ مۆزەخانە ئەمڕۆ. سیرەکەی لە خوێندن گشتیەکە لە هێڵە گشتیەکە ئەوەی نییە.
ئێستێرەکەی لە پۆلەکەی ئەوە سبێتەیە لە پۆلەکەی ئەمە بەس بۆنی ناخۆشەیە ئێستێرەکەی لە پۆلەکەی لە قوتابخانەکەی ئەوە پێرفێکت بە ئیمتیاز ساحە و گۆڕپان و تۆپ و کەرەسەی وەرزشی نایابی لە بەردەسایە تۆ سێرەکەی ئەم لە بەردەستیان نیە بەڕاستی لە هەموو دنیا کەرتی پەروەردە کاتێک ئەبێ بە کەرتێکی بیزنس نابێت لە ئامانجی گشتی لا بدە نابێ مناڵ لە ناو کۆمەلگا داببڕێ نابێ مناڵ وا لێ بکە بێ بە تاچێکی نامۆ لە ناو کۆمەڵگا ئێمە لە خوێندن ئاهلیەکانە زۆر جارەوە ڕۆیە مناڵ بە جۆرێک ئێستا بۆ نمونەوە خوێندنگا ئینگلیزیان باش مناڵ دێتە کۆڵان حەزەکە فەنتازیا بەو زمانەوە بکە ئێ مناڵەکەی من نازانێ و زمانە قسە بکە لە خۆی ڕقێک دروستەکە ڕقێک دروستەکە بەداخەوە ئەم خوێندنگە ئالیانەش زۆر جار چونکە پارە ئەدرێت لە باتی فێربوون نازی مناڵ زۆرتر هەڵەگرن وەک لە خوێندنگا ئالیەکان بە دەریش لەوە بەدەر لەوە باشە بوونی ئەزموو لە ناو خوێندنگا ئالیەکانە کەمترە تۆ مامۆستایەک دێنی هیچ ئەزمونێکی نییە چونکە پرۆسی پەروەردە بەبێ ئەزمون بێمانایە ینی مامۆستایەکی تۆ لەکوێ مامۆستایەک دەرسە پێ بڵێ 15 ساڵ 20 ساڵ ئەزمموی هەیە لەکوێ مامۆسایەکە دێ بڵێ تەنها پرۆگرامێکی لەوەردەسایە پێی و تۆ مراعاتی شعوری ئەم مناڵە بکە هەستی نشکێنی لێمان نەوروژێنی تا سەر ئێسقان ئەو ڕاستە تۆ غەڵەتی بەڕاستی ئەمە لە خوێندنگا ئالیەکانە هەیە پێش هەموو شتێ مناڵ هەچیە بکا لە تۆ ڕاستی کە ئەمە بەداخەوە بووەتە هۆی بەشکردن و کەرکردن و پێدانی ڕەنگێکی جیاواز لە ناو کۆمەلگا کە کۆمەڵێک کەس هەیە ڕەنگێکی جیاوازیانە هەر وەکو چۆن بەبوونی ئەم هەموو سیتی و دروستکردنی شاری نمونەیەوە ئێستا کۆمەلگا دوو ڕەنگی گرتووە یا ئەوە تا ڕۆچوەت بۆ ئاستی خواری خوارەوە ژیان یا ئەوە تا ڕۆچوە بۆ ئاستی باڵای ژیان چنی ناوەڕاست نەماوە باشە مامۆستا بابەتێکی تریشەیە خۆشەویستی خوێندکار بۆ قوتابخانەکان جلی ئێستا هیچ خۆشەویستێکیان بۆ قوتابخانە نییە هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە لەبەرەوەی خۆشەویستیان بۆ دایک و باوک نییە باش چکە بەڕاستی لێت تێک نەچێ یەکەم کەس کە لە ژیانە تۆ پێی ئاشنا ئەبی بۆنی دایکتە ئەوەی ئاشکای لای جەنابە مناڵ کە دێتە دنیاوە تا دە ڕۆژی یەکەم هەست ناکە ئەمە جەستەیەکی جیاوازە لە دایک باشە بەداخەوە ئێستا ئەو خۆشەویستی کە پێویستە لە بینی دایک و باوکە خۆشەویستێکی تەندروست بێ لەگەڵ ئەولادا لەگەڵ مناڵە لەگەڵنەوەیە خۆشەویستێکی تەندروست نییە هەر مناڵ خۆی لە پێویستە فێرکرێ وشەی خۆشەویستی یانیچی چکە خۆشەویستی بێڕێز هیچ مانایەکی نییە ئێمە لە ناو خێزانەکانمانە بە بارودۆخێ تێکەوتوین ئەگەر سۆشیال میدیا بێ ئەگەر گرانی ژیان بێ ئەگەر دوورکەوتنەوە و سەرقالبوونی دایک و باوک بێ هەر هۆکارێک کە تۆ ناوی ئەبەی ناوی بنێ لە ناو خێزانەکانە هاوگێزی خوێنیش خەریکە نامێنێ خۆشەویستی نامێنێ چ جای ئەوەی مناڵ مامۆستای خۆش بێ چ جای ئەوەی پرۆگرامی خۆش بێ چ جای وڵاتی خۆش بێ وڵاتی خۆش بێ چکە لێت تێک نەچێ ئەو نەخشەسازی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە 33 ساڵی ڕابردووە بەرامبەر بەم خاک و ئاو وڵات و نیشتیمانە کردویانە نەمانی هاوهێزی و سۆزداری تاکە بە خاکەوە ینی خنکانی چەند هەزار کەسێک لە ئیجا ئەوە لە چێ ڕایکردووە لە خۆشەویستی نیشتیمان و دایک و باوک ڕایکردووە یعنی ژیانەوەی نێت تۆ دایکە باوکە کەسی بۆ بەجێ بێڵی بەس چونکە ئەوان نەخشەدا ڕێژەری بیرکردنەوەی من و تۆشن باش حتا وای لاتووە سۆشیال میدیا ئەمەە ڕۆچۆ لە ناومانە بابەتی هەفتە لە سۆشیال میدیاوە بۆ تۆ دیاری ئەکرێتەوە چۆن بیرکەیتەوە ئەم هەفتەیە لە ناو خێزانەکانتانە لە کاتی داوەت و پارۆ و گلانان تۆ چی بڵێ تۆ چی باسکەی بەداخەوە هەنی خۆشەویستی سەرەتاییترین هەنگاوە کە من پەیوەندیەکی تەندروست لەگەڵ تۆ ببەستم لەگەڵ دایکم لەگەڵ خوشکم لەگەڵ هاوڕێم لەگەڵ مامم لەگەڵ ئامۆزام لەگەڵ پورزام لەگەڵ مناڵی گەڕەکەکان ئەم خۆشەویستیە نەماوە ئەم خۆشەویستی هاتووە ماناکەی ئاوەژوو کراوە گۆڕاوە
باش بەس شتانێک کە هەرشانی ئەوە نێت تۆ گرنگیان پێ بێت. گۆڕاوە بۆ چیوانس گۆڕاوە بۆ خۆپەرستی، گۆڕاوە بۆ ئەنانی، گۆڕاوە بۆ فەنتازیا، گۆڕاوە بۆ سۆشیال میدیا، گۆڕاوە بۆ بابەتی بێئەرزش لەگەڵ ڕێزما بۆ بینەر و بیسەر و جەنابیشە، گۆڕاوە بۆ بێبایەخکردنی ئەوەی لە چواردەورت ڕۆیە چکە من کە تۆم خۆشنەوێ هەستی شت پێ ناکەم ئەوەیە کە ئەمڕۆی بینی ئەو هەستە جوانی کە ئێمە لە چەند ساڵی پێش دەسەڵاتدارێنی هەریمی کوردستان هەمان بووە، ئەو هاوێزیە کە لە تاک بە تاکی ئەم کۆمەلگایە هەبووە، ئێستا گۆڕاوە بە شتێک کە وەهمایە، گۆڕاوە بە شتێک کە مادەیە، گۆڕاوە بە بابەتێک کە بەداخەوە لە باتی ڕۆح، لە باتی خۆشەویستی، لە باتی توانەوە لە ڕۆح و جەستەی یەکتریا، ئێستا بۆ بە مادیگەرایی، ئێستا بۆ بە سەرقاڵبوون بەخۆت بەداخەوە. باش مامۆستا دایک و باوک چ ڕۆڵێکیان هەیە لە پەروەردەکردنی مناڵ بە بەراورد بە دایک و باوکی پێشتر؟ دایک و باوکی ئێستا زۆر بەناستر مناڵ پەروەردەکەن، لەسەر بنەمای خۆشەویستی نییە، لەسەر بنەمای قەنەعەت پێکردن نییە. دایک و باوکی ئێستا زۆر گرنگی بە مناڵەیە، باش زۆر چاک بەخێوانەکەن. بە پێچەوانەوە لە ڕابردووە دایک و باوک زۆر بایەخی بە مناڵ نایە، زۆر چاک بەخێوی نەکرد، بە زۆر چاک پەروەردەیە کرد، زۆر چاک ئەیوت کە من نوێنەری و گەورەی تۆم. ئێستا ئەمە گۆڕاوە بە ناوی چیەوە؟ بە ناوی مۆدیێرنە، بە ناوی پێشکەوتن، بە ناوی سەردەمی بوون. یعنی لێ تێک نەچێ ئێمە لە چەند ساڵی ڕابردووە ئەوەی کە بینیمان بەداخەوە دایکێک سەختی ژیان وای لێ کردووە مناڵەکەی حەوتی بەیانی ببا بۆ دایانگا، کە جاران لە باوەشی دایکیان گەورە بوو هەتا هەبوو بە 5 ساڵ، ئێستا مناڵمان لە دایکدا بڕانەوە. بەڕاستی ڕاست خاڵێکی کە پرۆسەی هەفسەرگیری کەم بۆتەوە. باش یعنی لێت نەشارمەوە ئەو جنانەی کە لەبەری من و توایە، ئەم مایکی کە ئێستا لە بەردەم منایە، ئەم دیکۆر و بینایە باش تێکەوە بەسراون، ئەمە بە بڕبووە، ئەمە بە تەقەڵە، ئەو پێڵاوانە بە سیکۆتینە، ئەبێ بە شتێک هەبێت ئەم تێکەوە ببەسرین. هۆکارێک بۆ ئەوەی کۆمەلگا تۆ پێکەوە ببەستی، پرۆسەی یەکەم پەروەردەیە بورە، یەکەم پێکێنانی خێزانە، دووەم پرۆسەی پەروەردە و فێرکردنە قوتابخانەیە. ئێمە هەر لەر دوو لاینەکان ئێستا شکستمانە ناوە. یعنی بۆ نمونە سەیری سۆشیال میدیاکە، باش ئەو کەسانی کە ئێستا چنە ژیانی هاوسەرگیریەوە، کوڕێکە ئێوێ خێزان دروستکە، کچێکە ئێوێ زەواجکە، باش هەر لە سۆشیال میدیا سەرکۆ ناکرێن، با بە مەسۆرە ناوە پرۆسەیکی قورسە، بۆ خۆتە بەسیتەوە، بۆ خۆت ژێنەکەی، بۆ خۆ دەخەیتە ژێرە و بارەگرانە، لە کاتێکە نە بارگرانی شەو نەجێنێتیە و نە بیعقلیشە. چکە لێ تێک نەچێ کۆمەڵگای کوردی لە هەموو شتێک زیاتر پێویستی بە پێگێنانی خێزانە، خێزان پێگێنانی یەکەیەکی ئابوووریە لە پاڵ یاگرکردنەوەی گرەیەکی ڕۆحیە. باش نییە؟ مناڵ ئێستا بۆ پەیوەست نییە بە دایک و باوکەوە، لەبەروی دایک و باوک پێی وایە بەخێوکردن پەروەردەیە، لە کاتێکا دووشتی زۆر جیاوازن. باش دایک و باوک پێی وایە مناڵەکەی بەباشی بگۆڕێ، مناڵەکەی وەڵامێکی ئەرێنی ئەیاتەوە لە کاتێکا وانە. چکە مناڵ کە دێتە دنیاوە بێ بگری، نیشانەی زیندوێتیە، باش بوونی زەحمەت، بوونی ناڕەحەتی، بوونی گەرما، بوونی سەرما، ئەمە وەکو وایە ئێمە بەردێکمان بەدەستەوە بێ بە کەلالی دێن تا خڕەبێ. مرۆڤیش ئەگەر ڕاست نەکرێتەوە، ئەگەر پیانە کێشرێت، ئەگەر تێبینی نەکرێت، ئەگەر چاودێری نەکرێت، خۆی مرۆڤ کایەکی سەرکەشە. هەتۆ بێنە پێشاوی خۆت، ئادەم لە بەهەشتای لە ناو هەوەم و نازی و نیعمەتای باش کەچی حەزی چۆتە سەردارێکە خواوتە دێ بەو دارەمە، هەر بوون مرۆڤ خۆی ڕۆحێکی سەرکەشی جا ئەمە لە مناڵە زۆرترە، باش ئەمە لە مناڵە زۆرترە. نەبوونی وشیارێکی پەروەردەیانە کە تۆ چۆن مناڵەکەی خۆت ئاڕاستەکەی، دایک و باوکی ئێکاتی ئێمە سەرباری نەخوێنەوەواریان، سەرباری نەبوونی بڕوانامەیان، سەرباری
ئەوەی کە کەسێکی ڕۆشنبیر نەبووە، کەسێکی بە ئاگا نەبووە، بەڵام چونکە پشت بەستوو بووە بەو دابوونەریتەی کە هەمان بووە دابوونەریتێکی ڕەسەن و تەندروست و چاک بۆ تا ڕادەیەک زانی وێتی مناڵەکەی چۆن بەخێو پەروەردە ئەکات بەخێوکردنەکەی و توێتی هەچۆنێ بێ خوا ڕزقێنە. بەس ئێستا وان نییە، ئەڵێ بێ من خۆم بکوژم بۆ مناڵەکەم لە هەشتی بەیانی وەلەی دابڕێم تا چواری ئێوارە، چواری ئێوارەش بڕۆمە ماڵەوە دوو شێ بکەم نانیە بخۆم بچم لەگەڵ هاوڕێکانمە کەی کاتێ بۆ مناڵەکانە هەیە. ئەوەیە کە دایک و باوک لە کاتی خۆی نایە بە مناڵ وەکو پێویست، چکە خۆشەوردن دەرارە لە پەروەردەکردن نییە، جلی جوان دەرارە لە خۆ پەروەردەکردن نییە. کڕینی مۆبایلی ئاخر مۆدێل دەرارەت لە پەروەردەکردن نییە. ئەم سەر و ئەو سەر پێکردنی دەرارەت لە بەخێوکردن نییە. بەخێوکردن دەرارە لە پەروەردەکردن نییە. بۆ گورە پەروەردەکردن واتە ئاڕاستەکردن، چاندنی ڕەفتار و گوفتار و نەریتێکی جوان لە مناڵا کە سبەینێ بۆ خۆی پێویستێتی و بۆ کۆمەڵگاش پێویستی بێتی. بەداخۆ ئێستا دایک و باوک ئەوە شیایی نییە. باش مامۆستا چی بکرێت تا سیستەمی خوێندن بەهێز بکرێت وەنەوەیەکی پڕزانیاری پێ بگات؟ من پێم وایە بێ خوێندن خۆماڵی بکرێت. باش ئەم خۆماڵیکردنش بەڕاستی بە مامۆستا ناکرێت، بە دایک و باوک ناکرێت، بەلایانی سیاسی ناکرێت، بەڵکو بە دەسەڵات ئەکرێت، بە دەسەڵات ئەکرێت. بەداخەوە من لەم چاوپێکەوەندەیە کە لەگەڵ جەنابدا کردوومە یەک جارێ ژوشەی حکوومەتم بەکار لێناوە، چکە بەداخەوە ئێمە حکوومەتمان ئێمە دەسەڵاتمان جا حکوومەتداری و بەڕێوەبردن دووشتی زۆر زۆر جیاوازن. ئێمە بەر چەند ساڵە ئەتوانم بڵێم لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بەڕێوەبردنمان هەر نەبووە، هەر نەبووە. ئەوەی کە ئەبێ بە چاکسازی هەستێت لە پرۆسەی پەروەردە دەسەڵاتە، دەسەڵاتیش بەم دەسەڵاتی ئێستا کە هەیە ناکرێت، چکۆ ئامانجی پەروەردە نییە، ئامانجی بژانەوەی کردی پەروەردە نییە، ئامانجی پێگەیاندنی نەوەیەکی تەندروستیش نییە. بەداخەوە یعنی دێڕێکەڵێم هیواخوازم بینەر و بیسەر خۆی تەواویکە. باش خەریکە ژمارەی هێزی چەکدار نزیکە بێتەوە لە ژمارەی قوتابی، زەنجێکی زۆر بەترسیدارەوە. یعنی لێ تێک نەچێ من خۆت بە ئەمانەتەوە پێتەڵێم ساڵی ڕابردوو ئەوەی کە هاتوۆتە بەردەستی من وازێنان لە پرۆسەی پەروەردە زۆر زۆر بوو. یعنی تۆ من لە قۆناغی 1 بۆ 6 لە یەکی بنەڕەتی بۆ 6 بنەڕەتی هەر لە مەکتەبەکەی خۆمە بەدادات پێت بڵێم 15 بۆ 18 مناڵ لە خوێندن دوورخرانەوە. بارودۆخی سیاسی، بارودۆخی ئابووری نالەبار، بەرچاو ڕۆشن نەبوونی کە سوکاری قوتابی، سەختی ژیان خستنە بەرکاری ئەو مناڵی کە لە مەکتەب دەریێنی لێکەوتێکی زۆر زۆر خراپیە. چونکە لێ تێک نەچێ مناڵ کە لە سیستمی پەروەردە دەرێت هێنا ئەگەرێکی زۆری بەلا ڕێیا ڕۆشتنی هەیە. ڕاستە. من لە تۆ پرسم باش ئەگەر بێت و هەڵسەنگاندنێک بکەین داتایەکمان بنێ، وەزارەتی داد داتایەکمان باتێ، وەزارەتی پەروەردەش داتایەکمان باتێ. وەزارەتی داد پرسیارێکی لەکەین ئایا ڕێژەی جیابوونەوە بینی هاوسەرە زیادی کردووە یاکەم؟ بەڵێ زیادی کردووە، خراپە. بچین لە وەزارەتی پەروەردە بپرسین ئایا ژمارەی ئەو مناڵانەی کە لە ساڵی خوێندنی 2024 بۆ 25 چەندێک بووە بەراورد بە ساڵی 1991 بۆ 92 بڕوات بێ لیڤڵێکت بۆ دروستە بێ، کێرڤێکت بۆ دروستە بێ، باڵانسێکت بۆ دروستە بێ، مرۆڤ ئەگەر ڕۆشنبیریش نەبێ ئەو ئامارانە ببینێ کە مەرشکێنە. چکە مناڵ زۆر لە ئێستا لە خوێندن دوورەخرێتەوە. ئەو کارەکەی چی ئەوەیە کۆمەلگا بە جۆرێک شێواوە تۆ نازانی لە چ لایەکەوە دەستی بێتێ ڕاستیکەیتەوە. بڕۆ بۆ نەو جوانان باش بزانە چەند تاوانەکرێت. ڕاستە. خەریکە بڵێم تاوانی مێرد مناڵ زۆر زیاترە لەو تاوانانەی کە خەڵکێکی پێگەیشتووی عاقڵ
ئەیکا لەسەر و هەژدە ساڵەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەمە جارێ ئەم پرۆسی بایکۆتە ڕاستی پرۆسەیەکە ئەتوانم بڵێم ئەوەنەی کاریگەری ئەرێنی هەبوو 100 ئەوەنە کاریگەری نەرێنی هەبوو هەر پرۆس ئێمە پرەنسیپێک لە پرەنسیپەکانی دیموکراسی سونەتێکی دیموکراسیمان ناشرین کرد چکە بایکۆت دو هەنگاوی مەدەنیەتە تۆ بیگریتە بەر لە پێناوی گەیشتن بە مافیەکە بەداخەوە من خۆم وەکو مامۆستایەک باش ئەو بەرپرسیارەتە با بخێتە سەرشانی من ئێمە غەڵەت لە پرۆسی بایکۆت تێگەیشتە بووین ئێمە بایکۆتمان بە جۆرێک کرد لە باتی گەیشتن بە ئامانجێکی گەورەترمان لەدەسان لە باتی ئەوەی ببیکەین بە خاڵی هێز بۆ بە خاڵی لاواز لە باتی ئەوەی مناڵ فێری ئازایەتی کەین مناڵمان فێری شەڕەنگێزی کرد لە باتی ئەوەی کە وانەیەکی ئەخلاقی بە مناڵ بڵین وانەیەکی ترسنۆکیمان بە مناڵ بوت چکە بەراورد بە یەکەم خۆپشاندانی مامۆساین لە 2014 باشە ئەگەر بۆ چرکەیەک چاودا بخەیت و ژمارەکەت بێتە قەباری فراوانی مامۆساکانت بێتە بەرچاو بەراوردیکە بە کۆتا خۆپشاندانی مامۆسایە خراپە چکە ئێمە هەر لە بایکۆت تێنەگەیشت بووین باش دەستماندایە پرۆسی بایکۆت ئەوش لێکەوتەکەیەتی ئەسڵەن ینی یەکێک لەوانەی کە بەداخۆم پرۆسی بایکۆت ئەکرا کاکە تۆ لە سەرەتای خوێندنەوە بڕۆ مناڵ دامە بڕێنە لە پەروەردە و لە فێرکردن ئەی لە چوار بایکۆت بکەین بۆ تاقیکردنەوەکان بۆچی پۆلی 12 تۆ بایکۆتی ناکەین بۆچی خوێندنگە ئایدیەکان بایکۆت ناکەن بۆ تۆ ئەوانیش مرۆڤ نین وەکو وتم ئەم هاوهێزی و خۆشەویستیە لە بینی تاک بە تاکی کۆمەڵگا دروست نەبێ نەک بایکۆت هیچ پرۆسەیەک لەم ژیانیان لەم وڵاتە لە دۆخی ئێستا هیچ ناگۆڕێ هیچ جا هیواخوازم لە ساڵی داهاتوو هەرچەند ئێستا ڕۆشن نییە سەردانێکم کردو بۆ مەکتەب لە نزیکەوە لەگەڵ ستافی ئیدارە قسەم کردووە وادەی دەستپێکردنی خوێندن دیاری نەکراوە کەوتوتە سەر بارودۆخە سیاسیەکە ئایا ڕێگە ئەدا یا ڕێگە نادا چکە لێ تێک نەچێ دوجار دوا خۆپشاندان دوا بایکۆت ببوورە دوا بایکۆت کە کرا بەڕاستی بایکۆتێکی سیاسی بوو مامۆستا زۆر بێتاوان بوو لەو بایکۆتە ئەتوانم بڵێم مامۆستا هەر لەگەڵی نەبوو پرۆسێکی سیاسی بوو باشە مامۆستا چارەسەر چیە بۆ کەرتی پەروەردە لە ئەگەری بایکۆت و دواکەوتنی موچەی مامۆستایان بەداخەوە ئەگەر ئێمە باز گۆستاڤۆلۆ بۆن لە کتێبی ڕۆحی پەروەردە قسەیەکی زۆر جوانی هێڵێ باش باسکردن لە چاکسازی لە کەرتی پەروەردە بەبێ چاکردن لە بارودۆخی سیاسیا وەکو وایە تۆ جوود لە ئاوا بکەی هیچ ئەنجامێکی نابێت هەر کەسە بێت بڵێ من کەرتی پەروەردە ئەتوانم چاکەم بەبێ چاکردنی سیاست و ئیدارەدانی دەوڵەت بەبێ هێورکردنەوەی بارودۆخی سیاسی من ئەتوانم بڵێم ئاستەمە قورسە ناکرێ و هەر باسیش نەکرێت بەڵام پێش هەموو شتێت ئەگەر تۆ بتوێ کەرتی پەروەردە بخەیتەوە سەر ڕێچکەی خۆی پێویستە پەروەردە بەڕاستی خۆماڵی بکرێت باشە پێویستە مامۆستا لەوە وشیارتر بێت کە لە خوێندن و خوێندەواری داببڕێت چکە دوجار زەرمەندی یەکەم قوربانی یەکەم مناڵە هەرکردنەوەی دەرگای مەکتەب هەنگاوێکە بەرەو چاکسازی لە پەروەردە چکە تۆ دوجار تۆ مامۆستای ئەخلاق تۆ فەرمانبەرێکی دەوڵەت نی بڵێ ئەمڕۆ من دەوامەکەم یان دەوام ناکەم چکە یەکەم هەنگاو لە پرۆسایی پەروەردە ئەگەیەنێ بە شکست ئەوەی مامۆستا زۆربی لە مادە بۆ چەند بەڵێ مامۆستا گیرفانی بەتاڵە بەڵێ مامۆستا لە ژێر پاڵە پەستۆی گرانی و نەبوونی داهاتایە بەڵێ مامۆستا لە ژێر بارودۆخێکی ناهەمواری سیاسی دەرونی کۆمەڵایەتیایە بەڵام دوورکەوتنەوەی مامۆستا لە پرۆسی خوێندن وەکو وایە تەشبیهات نەبێ بسمیلایی لە هەموو قورئان دەربێنی بەڕاستی چۆنەوە کفرە ناکرێت تۆ قورئان ئاەتەکانی بسمیلاییان لێ دەکەی هەر پرۆسەی بایکۆتیش وەکو وایە بسمیلا لە قورئان دابێت
ئەکرێ ئەمە ڕێکاریکەی کە هەیە شێوازی کە هەیە بیرکردنەوەی تازەش هەیە لەوەی کە تۆ چۆن بگەی بە ئامانج بەڵام ئەوەیە بۆ ئێستا بایکۆت نەکردن باشە من پێم چارەسەرێکی خێرایە کە تۆ مناڵ لە خوێندندا نەبڕێەوە تا هەنگاوێکی سەرەتاییە کە تۆ ئەگەر لەبییر لە بایکۆی دەکەیتەوە بە جۆرێک بیری لێ بکەرەوە کە کاریگەریکی خراپی لەسەر مناڵ نەبێ مناڵ لە خوێندن و پرۆسی خوێندندا نەبڕێ مناڵ نەباتەوە کۆڵان مناڵ نەباتەوە سەحەکان مناڵ نەباتەوە بۆ لای سۆشیال میدیا مناڵ نەباتەوە بەردەم تیڤەکان مناڵ نەباتەوە بەرەو بەتاڵی باشە بایکەتە چۆن ئەکرێت ئەو بایکۆتە تۆ ئەتوانی لە پرۆسی خوێندندا نەبڕی باش هەر یەک خاڵی سادە و ساکارە پێ بڵێ لە بەروی واستەکەم کاتمانەوە نەماوە بە تاقیکردنەوەکان باشە تۆ ئەتوانی لە خوێندندا نەبڕیت کاری پیشەگەری خۆت بکە وانەی خۆت بڵێرەوە ئەوەی لەسەر ئەکە لەسەر شانە جێبەجێیکە ئەوە ئیدارەکانیش باش ئەتوانن کات بۆ مامۆستا وا ڕێبخەن وانەکان وا ڕێبخەن کە بەشی ئەوە بە مناڵ بڵێن بەڵام کاتێک گەگەیتە ستێپی کۆتایی کە تاقیکردنەوەیە تۆ توانی ئامانج بپێکی کاکە من ناچ بەناو پرۆسی تاقیکردن ئەمە خاڵێکی کەش کە بایکۆت کرا بەحسە تا سەری بێ با خوێندنی خوێندنگە ئایدیەکانیش با بایکۆتکەن پۆلی 12ش با بایکۆتکە زانکۆش با بایکۆتکە بایکۆتەکە گەر گشتگیر بێ لە کات و ساتێکی دیاری کراوە بێ و دەستێکی سیاسی لە پشتەوە نەبێ من دڵنیام کە ئامانجە پێکی یاخود باشە ڕێگایەکی ئاسانتر بەڕاستی مامۆستا بە جۆرێک خۆی ڕێبخا لەگەڵ پرۆسی فێرکردن و پەروەردەیە سەقفی زەمەنی دیابێ باش سەقفی زەمەنی دیاری بدێ لەم سەقفە زەمەنیا ماوەیەک دیاری ئەکرێ بۆ دەسەڵات ماوەیەک دیاری ئەکرێ بۆ حکومەت ماوەیەک تەر تو هەرچێکی ناوەلی نازانم باش من بەم ئامانجە نەگەیشتم ئەم پرۆسە شکست بێ کە هیواخوازم نەگەینە ئەو ڕۆژەش من شخصی خۆم گەشتومەتەوە قەناعەتی کە بایکۆت ئامانج نابێت باش مامۆستا لە ماوەی ڕابردوو ڕەخنە لەوانەی ئاین و کۆمەڵایەتی ئەکرا کەلا ببرێت لەسەر ئەم بابەتە تۆ پێت چۆنە وەڵا هەرە من ئەمێ ئاین زیاد کرێ من ئەمێ بەها لە مەکتەبا زیاد کرێ یەکێک لە لێکەوتە ناشرینەکانی پرۆسی پەروەردە لە ئێستاە نەبوونی وانەی ئەخلاقە چکە بەڕاست لێت نەشارمەوە کاکە کرێکار ئەچێتە سەرکار خیانەتەکە مامۆستایە تا ڕادەیە خیانەتەکە دکتۆرە خیانەتەکە سیرەکەی خیانەت بۆ بە بەشتێکی دانەبراو لە ژیانیە ئەمە بۆ چییە تۆ پرۆسی پەروەردە و شکست دێناوە تۆ تاکە پەروەردە نەکردووە تۆ نەهاتووی کەسێک دروستکەی کە چاودێر بێ بەسەر خۆی و پێشەوەی خەڵک چاودێر بێ بەسەریەوە چکە لێت تێک نەچێت وانەی ئاین وانەیەکی زیندووە بەس بەو جۆرە ناکە ئێستا هەیە چکە ئاین ئاین و مرۆڤ دوانێکی دانەبراون یعنی ئێستا تۆ مرۆڤ بێنە بیخەرە دوورگەیەکەوە کەسیش نەبینێ کەسیش نەدوێنێ سیرەکەی پاش چەند ساڵێک بڕۆ بۆ لای خۆی شتێکی دروست کردو کردوێتی بەخوای خۆی کردوێتی بە جێی ڕاز و نیازی خۆی ئاین لە هەموو کۆمەڵگاکان هەبێت لە ئێستا لە ئەوروپا زۆر گرنگی پێدرێت نازانبوونی بابەتی ئاین چ خراپێکی هەیە ئەوەی کە دانراوە خراپە ینی ئاین ڕۆحەکەی لێکراوەتەوە لەگە ڕێزیش ما ئەو کەسێک کە ئاین ئەڵێتەوە لە مەفهومی ئاینەکەش تێ نەگەیشتووە ئێمە زۆر پێویستیمان بەوەیە کەوانی ئەخلاقی زیاد بکرێت کاکە جاران بابەتی ماڵداری هەبوو جاران بابەتێک هەبوو بە ناوی هونەری دەستی مامۆستا هەر مامۆستای تایبەتی هەبوو جاران لە مەکتەبەکانە وەرشە هەبوو شتێکی زیندووە ئاینیش ینی ئاینیش لایەنە ئەخلاقیەکەی کاریگەریەکی زۆر ئەرێنی هەبێ لەسەر مناڵ لەسەر مامۆستا لەسەر هەموو شتێک چکە لێت یەک نەچێ یەک شت هەیە لە ژیانی مرۆڤە تەنانەت لە مەرگی شاوازی لێنایەنی ئەویش
بریتە لە ئەخلاق. تۆ ئێستا وەکو خانمێک باش من وەکو نێرێک کە ئەشخەوم ئاگامان لە ئەخلاقمانە ڕاست بتەنان دەبێت بە ئەخلاقی شەوخێ مردوو کە ئەیمنێژن ئەگەر ئافرەت بێ ئەبێ بە ئەخلاقەوە بنێژرێ تا لە مردنی شات و واز ناتوانانی واز لە ئەخلاق ئاین یەک پارچە ئاڕاستەکردنی مرۆڤە بەرەو ئەنجامدانی کردار و ڕەفتارێک کە خوا و کۆمەڵگا پەسەندەتی دەستپاکی ڕاست ئەمانەت پارێزی خۆشەویستنی خاک و ئاو وڵات و نیشتیمان ڕێزگرتن لە گەورە بە ئەدەب قسەکردن لەگەڵ خۆت گەورەتر سۆز و بەزەی پیشاندان بەرامبەر بە مناڵ بەرامبەر بە گیان لەبەر ئەمە تۆ لەکوێ لە بیرکاری ئایلێتەوە ئەمە تۆ لە مێژوە ئایلێتەوە ئەمە تۆ لە زانستە ئایلێتەوە ئەمە تۆ لە کیمیا ئایلێتەوە تۆ لە فیزیا ئایلێتەوە نا ئەوانە زانستی کۆمەڵایەتین ئەسڵان کۆمەڵگا زۆر پێویستی بەو لایەنە هەیە ڕاست زۆر پێویستی بۆ بەس من چی بکەم تۆ بابەتێکی ئاینە داناوە هەموو شتێکە ئی لە ئاین نەبێ یعنی بڕۆ سەیری ئاینی پۆلی یەک بکە پۆلی دوی بنەڕەتی بکە دەست شۆرین و قاش شۆرین و ئەوە لەکوێ ئاین لەکوێ ئەو پاک و تەمیزیەکە ئەبێت لە خێزان تۆکەی بۆ چێنرابێ من لێرە پەروەردەیکەم ئێستۆر جار ئەو حتا ئەو ئەخلاقیاتە ئەو کردەوەیە لە خێزانە نەچێنراوە بۆیە لە مەکتەبەکان من ناتوانم ئاوی بەم و گەشەی پێ بەم و گۆڵ بکرێ ڕاست بەڵام ئاین ئەتوانی ئەو ڕۆڵم چیابێت بەڕاستی ئێستاشی لەگەڵا بێ کۆمەلگای ئێمە ڕێزێکی تایبەتی بۆ پیاوانی ئاینی داهێ بەبوونی و هەموو تێبینی کە لەسەر پیاوانی ئاینی و بانخوازی شەیە بەڵام لای ئێمە ئاین تا ئەم دەقەیەش جێگای ڕێزە بچێتە ناو پرۆسی پەروەردە ئەگەر بە شێوەیەکی باش و پرۆگرامێکی تێر و تەسەلی بۆ دابنرێ من دڵنیە لێکەوتەیەکی ئەرێنی ئەبێ لە جێی لێکەوتەیەکی نەرێنی باشەوە مستەفا بە ئەمە کۆتا پرسیارم بێت بۆ ڕێخستنی سیستەمی پەروەردە و بێزکردنی خوێندن و فێرکردن وەک مامۆستای کە ئەزمونێکی زۆرت هەیە لە پەروەردەکردنی چەندجی لێ قوتابی چ پێشنیازێکت هەیە بۆ لایەنی پەیوەندیدار و بەرپرسانی پەروەردە وەڵا بە کورتی و بە پوختی بەڕاستی پێشنیارەکەم باشە پێشنیارەکەم سیاسەتدا ببڕێ لە خوێندنگاکان بەڕاستی یەکەم هەنگاو باشترین هەنگاو ئەرێنیترین هەنگاو ئەوەی کە بەرەنجامێکی زۆر باشی ئەبێت لە چەند ساڵی داهاتوو هەستی پێەکەی بڕینی دەستی حیزبە لە ناو ناوەندەکانی خوێندن سیاست بەجێ خۆی پرۆسی پەروەردە و فێرکردن بەجێ خۆی ئەوە خاڵێکی کەش فرسەت و هەدی چاکتر بڕێ بخرێت مامۆسا پەیوەندیەکی تەندروستتر ببەستێ لەوەی کە ئێستا هەیە لە بینی خۆی و قوتابیەک هەیە ئەو منهەجە زۆرە بەڕاستی پرۆگرامەکانی خوێندن زۆرە مەودایەکی زۆر تەسک و باریک و بچووک و تاریکیان هێشتۆتەوە کە مامۆستا پەیوەندیەکی تۆزێ باشتر لەگەڵ قوتابیان ببەستێ باش خاڵێکی کەش بە خۆماڵیکردنی پرۆسی پەروەردەکە کە دەست هەڵگرن دەمەی کە ئێستا لەم چەند ڕۆژەی داهاتووە بوو ئەسڵەن بەتەمان ینی ئەزمموی یابانمان بۆ بێن ئەوە خراپی خراپترە بەڕاستی ئەوە خراپی خراپترە خاڵێکی کەش ئەم منهەجانەی کە ئێستا هەیە منهەجێک نین لەگەڵ عەقڵێت و تێگەیشتن و توانا و ژینگەی ئێمە بێتەوە باشە یعنی ئەو وانانەی کە تۆ ئەیلێیتەوە ناتوانی لە ڕووی فێرکردنەوە چکە ئێمە دوو شتمانەیە لە ناو پرۆسی پەروەردە ئێمە سێ شتمانەیە لە ناو پرۆسی پەروەردە یەکەم فێرکردنمان هەیە دووهەم فێربوونمان هەیە سێهەم پەروەردەکردنمان هەیە بەداخەوە ئێستا پرۆسەی فێرکردن زۆر سستە باشە پرۆسەی فێربوون تا سەر ئێسقان لاوازە پەروەردەکردنیش نەماوە من بە ئەمانەتەوە پێ دەڵێم تا ساڵی 2010 پرۆسی پەروەردەکردن زۆر گرنگی پێدرا بەڵام ئێستا پرۆسەی پەروەردەکردن ئەتوانم بڵێم دەستی بۆ نابرێ ئەتوانم بڵێم فەرامۆش خراوە ئەتوانم بڵێم پەراگەز خراوە ئەتوانم بڵێم لە بینی پەروەردە لە بینی مامۆستا و قوتابیە تا ڕادێکی زۆر پەروەردەکردن نەماوە چۆجاران من چاوم لە مامۆستاکەمە کرد ئەو نوێنەر و نمایندە
ڕاست ئەمە خاڵێکی کەشی واخوازم هەموو دایکان و باوکان جوان لەم بەرنمەیە بیابی سەریە بن یا بینەریە بن پەروەردەی خێزان نابێ ئەرز و ئاسمان فەرقی هەبێ لەگەڵ پەروەردەی قوتابخانە. ئێستا پەروەردەی قوتابخانە و پەروەردەی خێزان زۆریان فەرقە بەڕاستی. پەروەردەی خێزان بە ئاراستەیە گەڕوە هەرگیز پەروەردەی قوتابخانە ناتوانێت بەو ئاراستەیە بگاتەوە. ئەمە پڕێتی لە ناز و نیعمەت. کاراکتەری سەرەکی لێرە بەڕاستی خەریکە لە مامۆستا ئەستەمێتەوە مناڵە کە ئەو نمونانی کە لە ناو خێزانە ئەبینرێ و ئەبیسرێ ئەگەر بیگوازیتەوە بۆ قوتابخانە پرۆسی پەروەردە فێر پرۆسی پەروەردە بێ ئەنجامە بێت پرۆسی فێرکردنیش هەر بێ ئەنجامە بێت. وەکو وتم ئەمە کارێکی گشتگیرە کارێکی ئەمەلایەنەیە کە ئەبێ بەلایەنی کەمەوە پێنج وەزارەت خەریکی ئەمە بن. باشە ئەمە پێویستمان بە وەزارەتی تەندروستیە بێ چکە پرۆسی پەروەردە پێویستی بە وەزارەتی پلاندانانە بێ وەزارەتی پەروەردە پێویستی بە دادگاکانە بێ وەزارەتی پەروەردە پێویستی بە وەزارەتی ڕاگەیاندنە بێ اینجا وەزارەتی پەروەردە ئەتوانێت شتێ بکات کە مناڵ لەمەی ئێستا باشتر ئاراستە بکرێ و باشتر فێر بکرێ و باشتر پەروەردە بکرێ. لەش ساغ بە مامۆستاگیان بۆ کات و جوان و بەنرخەی بەخشید بە ئێمە. سوپاسدانەکەم سوپاس بۆ ستافی سبەی ئەوانەی پشت کامێرە ئەوانەی کە بیسەرمان بوون ئەوانەی کە بینەرمان بوون دوجار سوپاس بۆ دیدەنخان سەلامەتی مامۆستاگیان لە نزیکەوە بە بینەر و بیسەری سبەی شاد بین. خوار سەرکەوتو بین انشاءالله. ئەیزان و خۆشەویستان ئێمە هاتینە کۆتایی ئەمەڵقەی سبەی کاست هێوادارم سوودێکی بۆ ئێوە شەبوو بێت تا ئەڵلقێکی دیکە بەخواتان سپێرم هەر شاد بن.